بەخوای سارەکەی چکە گەلە لە مێژە بەڕاستی زۆر یعنی لە سەفکرد نمایمە بەخۆش دەزانین لە خەمێویدا و خەمی منداران و هەموو گچکە بوون کە بە خێوم کردن یەک کچم 6 سال بوو هەموو بە چای بەگریان و بە نەبوونی بە خۆ دەزانی وەزعەکە ئەوها بوو کە ئەو ڕۆی ئێستا سارەکەی برزەبەت لە فکرم نییە عنی سارەکەی سارەک بوو ڕۆیکە بە لەسی چاری 82 بەخۆی کە بزرە بەێ بە دوای داگەڕاین تاقیمان کردیا ئەسیراتینەوە چوینەکنی لە هەموو لایەکی پرسیارمان کردی ئەوەی کە لای ئێران ئەسیر هاتبنەوە بەس هەندێک دەیانگۆ دیتیتمان و هەندێکی دەیانگۆ نەمان دیتیان بەینەکان کرد گوتیان سی ئەسیر هاتینەوە یعنی تاقیبیوانیشمان کرد گوتمان ئەگە خوارەمێ بکات لە گەرمن هاتبن گوتیان بەخۆی ئەوانە دوی هەولێرێ هاتیە ئەوان کە حارەبن ئەوە ئەلمی گوتمان دیارە قسمەتەکە لەگەوان نەبووە و بەس زۆر جار داهاتنەوە جارێک هاتووە کەچیان شیوشمانەوە کرد داوەتمان کرد گوتی ئەو کاکەنووریە لە گەرە من بووە هەر گوتی پێکەوە بینە لەگەیەک گوتی ئەمنیان گاز کرد ئەمن هاتمە دەرێ گوتی تا بۆ شەرتێ هەندێک پارەشم لەکەم بوو گوتم کاکەنووری ئەو پارەت بدەمێ ئەمە دەسمە دەرێ گوتی کاکەنووری گوتی کاکە ئەمە چ لە پارێ بکەم لە ژۆرێ ئەو زەگوتی ئەمن نەمزانی گاسم دەکەم گوتم داخۆ دەم کوژن سرم دەبڕن چێوم دەبن بەس گوتی ئەگەن ئەم نیشانەشی کاکەنووری مەدەینەوە وەڵڵی شارێکی بوو بەس ئێستا شارەکە نازام شارێک بوو بەندەر قدوس بوو یعنی شارێکی ئەو های گۆ باسی کرد بڕەکە بەس گوتی کە سەلیمی ئەحمەر دەهاتە ناوەما یعنی سوالێکمان لێوەگری عینوانێکمان لێوەگری گوتی ئەمەیان شاردەوە دەیان بردی نەجێشتکە وەڵی کاکە هەوڵەکە بزین دەزانین چ بوو هیچ عینوانەکی نەبوو هیچ خەبەرێکی وهای نەبوو کە پێدا بچین ئێرانیش ماشەڵا ئەگەر عینوانەکەت پێ نەبی تشتێکت پێ نەبی یعنی ڕێ ناداتێک کاتو بچێنەوە ئەسیران و بیان بینی و بزانن کوونە ئێمە پاش ئەوی کە سوکارێکی زۆری بێسەر و شوێنانی جەنجی عێراق ئێران داوای لە ڕێکخراوەکەمان کرد کە بەداچون لۆ ئەو کە سوکارانیان بکەن کە تاکو ئێستا بێسەر و شوێن چونکە خەڵک هێلنا ئەو دیلانە کەس هەیە خەڵکی هاتوتەوە ئازاد کراوە باسی ئەوی کردو کە ئەو کەسانی کە ئێستا بێسەر و شوێن لەگەڵیان بوون لە زیندانەکان بۆی ئێمە وەکو ڕێکخراوەکەمان هەستا نووسراوێک مەعارەسی قونسوڵخانەی ئێران کرد لە هەولێر بە سوپاس و قونسوڵخانەی ئێرانی وەڵامیان داینەوە داوایان کە لیستێکی پڕزانیاریان بۆ بنێرن لەسەر ئەو کەسانی کە لە جەنجی عێراق ئێران بێسەر و شوێن تاکو ئێستا ئێمەش لە ڕاگەیاندەکان بڵاومان کردەوە کە تاکو ئێستا هەر کەسێک هەر بنەماڵی کەسێکیان بێسەر و شوێنە ئاگدارمان بکەن لە ڕێی ڕێکخراوەکەمان بۆ ئەوەی ئێمە ناویان لەو لیسانە تۆمار بکەین کە پێشکەشی قونسوڵخانەی ئێرانی دەکەین قونسوڵخانەی ئێران ئامادەی هەموو هاوکارێک بۆ لەگەڵمان زۆر سوپاسیان دەکەین تاکو ئێستا نزیکەی 50 کەس سەردانی ڕێکخراوەکە ئێمە کردو بۆ ئەوەی کە سوراغی بێ کەسەکانیان بکەین کە بێسەر و شوێن لە جەنجی ئێران عێراق ئێمە پێشبینی دەکەین کە نزیکەی 200 کەس بن لە کوردستان کە بێسەر و شوێن لە جەنجی ئێران عێراق 38 ساڵە کە سوکارەکەی نووری چاوەڕێن ڕۆژێک ئەو دەرگایە بکرێتەوە و نووری لەو دەرگایە بێتە ژوورەوە کە لە بەماوەی درێژایی شەڕی عێراق و ئێران نووری بێسەر و شوێنە و هیچ زانیاریەکیش لەسەر ئەو نییە چەندین جار ئەو کەسانەی کە گەڕاونەتەوە هەرێمی کوردستان ئەوان سەردانیان کردوونە بەڵام هیچ زانیاریەک لەسەر ئەو نییە بەڵام کە سوکارەکەی دەڵێن ئێمە هەر چاوەڕێین ڕۆژێک لە ڕۆژان نووری بگەڕێتەوە و لەو دەرگایە بێتە ژوورەوە و بە ئێمە شاد بێتەوە